لەسەر نوێترین پێشنیاری پارتی و یەکێتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان فراکسیۆنەکان بۆ چوونی جیاوازیان هەیە. پێشنیازەکەی یەکێتی و پارتی گۆڕانکاری ئەوتۆی لەگەڵ پێشنیازەکانی پێشوودا نییە و هەرزوو لەلایەن کۆمەڵ و گۆڕانەوە ڕەتکرایەوە. یەکگرتووی ئیسلامیش لە زاری نووسینگەی ئەمینداری گشتی حیزبەکەیەوە پێشنیازەکەی وەک مژدەیەک بۆ هاوڵاتیانی هەرێم بڵاو کردەوە. لەو بارەیەوە ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ پێی وایە ئەمە تەنیا سیناریۆیەکە و هیچی لێسەوز نابێت. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووش دەڵێت حیزبەکەی بە هیچ جۆرێک لەگەڵ کاراکردنەوەی بەمەرجی پەرلەماندا نییە و دەشڵێت ناژبن بە پاشکۆ و تەرەف لەو بابەتەدا. ئەوەی کە سیناریۆ و باز دەکرێت لە ڕاستیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان نییە. ئەمانە پەرلەمانیانەوێ بۆ هەندێک کاروباری خۆیانە گینا پەرلەمانیان ناوێ وەک نوێنەرایەتی خەڵکو لێپرسینەوە لە حکوومەت و بەدواداچوونی کارەکانی حکوومەت بەوەشی کە ئێستا کراوە بۆ بێهەیبەتکردن و بێهەیمەنەتکردنی زیاتری پەرلەمانە. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان پێمان وایە عیبەیەکی گەورەیە و پەڵەیەکی ڕەشە بۆ حکومڕانی هەرێم کە نزیکەی 2 ساڵە پەرلەمان پەخراوە و پێمان وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هیچ ئیشکالێکی یاساییان نییە. کێشە لە سەرۆکایەتی هەرێمایە، کێشە لە کێشەی سیاسی و مەسەلەی بژێوی و داراییمان هەیە. لەسەر چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان نە لەگەڵ دوورخستنەوەی هیچ هێزێکی سیاسیدایە لە پرۆسەی سیاسی و جومگەکانی دەسەڵات و لەسەر حسابی هیچ هێز و لایەنێکی تریش پشک وەرەگرێ. بەڵکو ئێمە پێمان وایە ئەبێت بنەمای هەڵبژاردننی 2013 بکرێتە پێوەەر و بنەما بۆ ئەم تێپەڕاندنی ئەم قۆناغا و دوورخستنەوەی مەترسیەکان لە هەرێمی کوردستان. لەسەر ئەو پرسە پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان دەڵێت بەمەرج و بێمەرج ئامادەنین بچنەوە نێو پەرلەمان چونکە ئەوان کێشیان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و قەیرانەکانی باشووری کوردستاندا هەیە. ئەگەر بیانەوێت سەرۆکی پەرلەمان بڕواتەوە تەنها بۆ یەک جەلسە و تەنها ئەو جەلسای ئەعلانی ئیستیقالی خۆی بکات و لە کۆبوونەوەی ئایندا دەستەیەکی سەرۆکایەتی نوێ هەڵبژێرێ بە هیچ جۆرێ ئێمە ناچینە ژێرباری شتیوا و ئیشکردنەوە و ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان و دۆخی هەرێمی کوردستانیش بۆ پێش 12 ئۆکتۆبەر ئەگەر ئەمە لێکەوتەی کێشەی سەرۆکایەتیە. ئەگەر کێشەی سەرۆکایەتی چارەسەر نەکرێ پەرلەمانیش ئیشکا خۆی ئەی قانون و بڕیار بۆ لای کێ بەرزکاتەوە کەواتە دایکی کێشەکان کە کێشەی سەرۆکایەتی هەرێمە دەبێت ئەوە چارەسەر بکرێت. لایەنە سیاسیەکانی هەرێم ئێستا بەسەر 2 بەرەدا دابەش بوون. بەشێکیان داواکاری هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشە داراییەکان و پرسی سەرۆکایەتی هەرێمیان کردوتە بەرنامەی کاریان بۆ کاراکردنەوەی پەرلەمان. بەشێکی تریشیان چاویان تەنیا لەسەر کاراکردنەوەی پەرلەمانە و گرنگ نییە بەلایەنەوە کام ڕێگەی بۆ بگرنە بەر. هەر ئەوەش وای کردووە ئەم بەشەیان جۆرێک لە فرە هەڵوێستی لە نێو حیزبەکانیان دروست بێت. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.